کەسێک شتی خۆڕایی ناوێت. چیرۆکی ئەو کەمانچەژەنە جیهانیەی کە خەڵکی بە ئاگاهێنایەوە. ساڵی 2007 گەنجێک لە وێزگەی میترۆی واشنتۆنی پایتەختی ئەمریکا بە کەمانچەیەک وەستا و بۆ ماوەی 45 خولەک چەند پارچە میوزیکێکی جیهانی ژەنی. لە کۆتاییدا توانی تەنها $32 کۆبکاتەوە و لە نێو سەدەها کەسی وێزگەکە تەنها سەرنجی چەند کەسانێکی ڕاکێشە بۆ گوێگرتن لە ئاوازەکانی کە بە پەنجەی دەست دەژمێردران. تاوەکو ئێستا کارەکە ئاساییە و زۆر کاری لەو جۆرە لە وێزگەکانی هاتوچۆ بەدی کراون. بەڵام ئەگەر پێتان بڵێم ئەو گەنجە جۆشوا بێڵ بوو کە یەکێکە لە تۆپ 10 بە ناوبانگترین کەمانچەژەنەکانی ئەمریکا و بۆ ئەوەی کەسێک بچێتە یەکێک لە ئاهەنگەکانی دەبێت لە نێوان $100 بۆ $1000 بدات بە تکتی چوونە ژوورەوە. ئەویش بە پێی ڕیزبەندی کلاسی ئەو کورسیەی کە لەسەری دادەنیشێ و تەنها نرخی ئەو کەمانچەی کە ئاوازەکەی پێدەژەنێ لە $3 ملیۆن زیاتر بوو. بۆ ڕۆژی پاش ڕووداوەکە ڕۆژنامەی واشنتۆن پۆست ئەو هەواڵەی بڵاو کردەوە کە تێیدا هاتبوو ئەو ڕووداوە بریتی بووە لە بەشێکی تاقیکردنەوەیەکی زانستی خودی ڕۆژنامەی واشنتۆن پۆست تاوەکو ڕۆڵی میدیا نیشان بدات سەبارەت بە کاریگەری میدیا لەسەر خەڵکی بەگشتی. هەروەها کاریگەری میدیا لەسەر دروستکردنی نێوبانگ ئەوەی گرنگە کۆتایی هەواڵەکە بوو کە چۆن لە توانای میدیایە لە نێو ملیۆنەها بەهرەمەند ناوی چەند کەسانێکی دیاریکرا و زەق بکاتەوە و نێوبانگیان پێ ببەخشێ. بە تایبەت ئەو کەسانەی کە خاوەن میدیاکان مەبەستیانە. بە هەمان شێوە ئەوە کاری میدیاکانە کە هەواڵێک هەرچەند بچووک بێ دەتوانێت گەورەی بکا و خەڵکی پێوە سەرقاڵ بکە. بەم شێوەیە ئەوە کاری میدیاکانە هەر کەسێک یان کەرەسەیەک یان خزمەتێک یان چەمکێک تەنانەت ئایدۆلۆژیایەک و دینێک کە خۆی بێوێ و لەگەڵ بەرژەوەندی هەڵسوڕاوانی ئەو میدیایانەدا بگونجێ بەهای پێدەدا و لە لای خەڵکی بە نرخی بکات یان بە پێچەوانەوە بێنرخی بکات. تەنانەت وای نیشان بدات لە لای خەڵکی کە دژایەتی بکرێ. پرسیارە گرنگەکە ئەوەیە تا چ ڕادەیەک تۆ لەژێر کاریگەری میدیایی دایت و بەویستی میدیایەکی دیاریکرا و ئاراستە دەکرێیت و بە هەندێ بابەت سەرقاڵی کردویت و لە ئامانجە گرنگەکان دووری خستویتەوە. بیریشمان نەچێت جۆشوا بەهرە و تواناکەی لە شوێنێک تاقی کردەوە کە شوێنی ئەو نەبوو، کەواتە خۆت لە شوێنێکی گونجاودا بنێ و هەر شوێنێک نرخی توانا و هەبوونتیان نەزانی ئەوە مانای ئەوە نییە کە تۆ بە کەڵکی هیچ نایەی. پێویستە شوێنەکەت بگۆڕی بۆ شوێنێک کە گرنگە لەوێ بیت.